هاتو ئاشناییان لە ڕووی پێم بڵێ لە ڕووی تەرکیز و سەرنجەوە چۆنی جاران چۆنبی ئێستا چۆنی والله مامۆستا من تەرکیزم زۆر باش نەبوو، یعنی پێشەوەی کە بچمە خولەکەی تەرکیزم زۆر خراپ بوو. ئەوەش بەهۆی ئەوەی کە علاج شتم زۆر بەکاردەهێنا دائیمەن خەواڵوو بووم مامۆستا، دائیمەن من خەواڵوو بووم و مامۆستا یەک شتی دیکەش کە باسی بکەم هیچ شوێنەکەم نەئەناسیەوە. بەڵام ئێستا ئەلحەمدوللیلا لۆ ناسینەوەی شوێنەکان و ناسینەوەی کەسەکان زۆر باش بوویمە، یعنی نزیکترین برادرم هەبوو چەندەها جەرناوەکانم لەبیر ئەچووە و بێجگە لەوەش یعنی نەم ئەزانی کە تەرکیزم لەسەر شتە وردەکان نەبوو، بەڵام ئێستا ئەلحەمدوللیلا لە وردترین شت تەرکیزەکەم حتا یعنی ئەلحەمدوللیلا نازانم ئەوەندە مێشکم بەهێز بووە لە خەواڵووی و ئەو شتانە زۆر نەجاتم بووە. یعنی ئەم پێشتر هەر نەمەتوانی سبەینێ زوو هەستم و بە دیار منهەجەوە دانیشتمەوە بکەم، بەڵام ئێستا کە ئەلحەمدوللیلا ئەتوانم هەر لە سبەینێ کە هەر هەستم یەکسەر بچمە سەر منهەجەکەم و منهەجەکەشم بەبێ ئەوەی کە تەرکیزم بڕواتن هەموو بێتەوە مێشک. و شتێکی دیکەشەکە لە سەر تەرکیز باسی بکەم مامۆستا، من منهەجێکم هەبوو لەبەر نەخۆشی نەمتوانی ڕۆژانە لەگەڵ مامۆستای بەرتەوام بم. نووس سبەینی امتحانن هەبوو، گوتم 4 ساعتی دائەنێمەوە لە ئەوەی ئەو منهەجە تەواو بکەم چونکە بەشداریم لە قرسی یادگر کردی دوای گوتم 4 ساعتە زۆر با 1 ساعت بی. علم النفس بە خۆت دەزانی هەندە قرسە کە ئەوەم کرد، یعنی لەبەر دەستم پێ کرد و هەرم گوت دەبی لەو ساعتی تەواو بکەم، ئاخیرەکە ئەلحەمدوللیلا لە ماوەی ساعتێک توانیم منهەجە تەواو بکەم و دەرەجەکەشم لەسەر 39 بوو. ماشا ئەڵڵا دەستکەوتی زۆر گەورەت هەیە ماشا ئەڵڵات لێ بخات و ئاشنای بەڕێز ماشاء الله عليك. ئەی خات و ئاشناییان تۆ ماشا ئەڵاوکو خۆتەڵی سەرنج و تەرکیزت پێشتر باش نە بەڵام ئێستا زۆر گۆڕانکاریت بەسەر هاتووە مشکت چالاک بێتەوە ئەوتە ئەلحەمدوللیلا سێ لاپەڕێ بە 5 خولەک لەبەر ئەکەی وە زیاتریش. ئەمە پێم بڵێ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیەوە پێشتر چۆن بوو بە حکمی ئەڵێ علاجیشم بەکارێنا ئێستا چۆنی؟ والله مامۆستا لە ڕووی دەرونیەوە ئەم پێشتر کەسێکی یعنی بە سەراحەت قسەی بکەم کەسێکی ڕەشبین بووم و کەسێکیش بووم دائیمەن یعنی خەمۆچیەک لە گەرمدا هەبوو، دائیمەن خەم لە شتەکانە خوارد و زۆر سترێس بوو. ئێستا کە هەموو شتەکان ڕاستە کپ نەبووینە، بەڵام هەموو شتەکان زۆر کەم بووینە لەگەر ئەو دەورەیەداوە لەگەر قسەکانی مامۆستایە من یعنی هەر قسەچیان ئەگوت ئەم نووسیە و لە مێشکم ئەچەسپا کە دەبی ئەو شتە بیتە هۆکاری گۆڕانی من کە ئەو بڕیارمدا لە ژیانی خۆمدا یەکەم ڕۆژ نووسین بڕیارمدا ژیانم بگۆڕم. کاتێک کە ئەو بڕیارمدا یعنی ئێستا کە ئەمن بە تەواوەتی یعنی پێشتر هیچ حەزم لێ نەبووە من عیلاج بکرێم ئەسڵەن مامۆستای وەرە زۆر جار هەبوو ئەم گوت یعنی بوونی من لە دنیادا هیچ مانایەکی نییە، بەس ئەلحەمدوللیلا ئێستا کە لە ڕووی دەرونیەوە زۆر باش بووینەوە زۆریش فەرقم کردێ. یعنی دڵخۆشیشکم هەیە کە یعنی کەس بینە هەرستم دڵم زۆر خۆشترە لە چاو جارەنجاری وە هەوە حەبەکانیشم لەبیر تۆ کە بی خۆم بەڵام هەر باش بوو، یعنی لۆ خاوەکەش زۆر باش بوویمە ئەلحەمدوللیلا. الحەمدوللیلا ئێستا تۆ جاران ئەڵەی بوونی من ئیسادێکی نەبووە لە ژیان بەس ئێستا هەموو ڕۆژ هەڵەسی بە پێکەنینەوە هەڵەسی دڵت خۆشە کاتە ئەبێ ئەمە گەورە لە ژیانت هەبێ یەخۆ ماشا ئەڵڵا لێ بێ هەمووی فەزلی خوای گەورەیە. ئەی فات و ئاشناییان والله فەزلی خوای گەورە پاشانیش خوای گەورە فەزلی بەسەر ئەمە ڕێشت کە ئەواتە کاتیمی بەمە ناسان مامۆستا فەرموویان مامۆستا. ئەی خات و ئاشناییان پێم بڵێ ئایا ئەزمموی ئەوە کردو قورئان بەژماری ئاەتەوە لە بەرکیشتەی قورسە دەروونت ناڕەحەتەکەات ئەوەی بەژماری ئاەتەوە لە بەریکی؟ ناوەڵڵا مامۆستا هیچ قورسنی ئەم پێشتر یعنی زۆر معجب بووم بە دکتۆر زاکر نایک زۆر یعنی ئەم گوت ئەو شتێکە کە ئەو بەدەستی نێت کەسێک ناتوانین بەدەستی بینین بەس ها کەسێک بوو لەکنە من زۆر خۆشەویست بوو دەبێت کاتێک کە ژماری ئاەتەکانەوە یەکە بە سیستەمی سەرکی ئەوی قاتێر نەمەزانی سیستەمی سەرەکیستی، بەڵام کاتێک کە بە خۆم هاتم ئەو دەورەیەم خین ئەسڵن لە مێشکمدا نەبووم ڕۆژێک ڕۆژان بێ قورئانی بە ژمارەوە لەبەر بکەم هەر لۆ حفظەکەی هاتبوو. ڕۆژێک بە مامۆستا عەتام گوتم مامۆستا دەبی ئەمن ئەوەی لۆم نیش بکەی دەبی ئەمن بتوانم ئەوی بکەم. توانیم الحەمدوللیلا لە ماوەی 5 دقەدا سوورەتی مولکەر هەمووی بە ژمارەی ئاەت و حیزب و جوز و ئەو شتانەوە لەبەر بکەم و توانیم یعنی لە ماوەی 3 ڕۆژدا سوورەتی هەر ڕۆژی یعنی 20 دقەمدایە یعنی بە هەمووی ئەکاتە 6 دقە یعنی لە ماوەی 1 ساعتدا توانیم سوورەتی نور بە تەواوەتی بە ژمارەی ئاەتەوە لەبەر بکەم
هەر هەمووی حیزب و جزء و هەر هەموو شتەکانی الحەمدولله ئێستش زۆر هەموو شتەکانم بەبیرمە. و شتێکی دیکەش لە هێشتا مایە مامۆستا، شتێکی دیکەش لە ماوەی 3 دەقەشدا سوڕەتی قافم بۆ شێوەی لەبەر کرد. ما شاء الله ما شاء الله. والله ما شاء بەس الله دەستکەوتەکانی گەورەیە من تۆ بمهرە فڕم لە خۆشی. والله مامۆستا الحەمدولله دیمیش الحەمدولله خەری کافڕم. سپاس بۆ خوای گەورە. بەڕاستی الحەمدولله گۆڕانکاریەکەت زۆر زۆر گەورەیە طبعا لە بڕیارێکی زۆر گەورەوە هاتووە طبعا تۆ بڕیارەکەشت پێ نەدراوە پاش تەوەکل بەخوای گەورە کە ئاواتەکادیمی بەڕاستی بێگومان مامۆستای سەلاکردنەوە قەناعەتیان پێهێناوی کەواتە ئەمە ڕوونی ئەکاتەوە نەکرد کاریگەری لەسەر مەسەلەن مێشکی تۆ توانە زیینەکانی تۆ ئەکا وەکو تەندروستی و بەڵکو خەوت بەڵکو قەناعەتت زۆر شت ئەچێتە پێشەوە الحەمدولله. ئەرە والله مامۆستا لەسەر تەندروستیش یەک شتی دیکە ئەمن پێشتر ئاوم زۆر کەمە خواردەوە یعنی یەکێک ملوکە سەنێتە تینوم نەبووە نەمەتوان یعنی هەر بەبیرم نەبوو ئای بخۆمەوە یەکێک لە ئینسان ئیحمالەکەن بەڵام ئێستا الحەمدولله هەمیشە بتڵە ئاوکم لە دەستەوەی خۆمەوە ئەویشە مێشکم بەهێز دەکاتن طبعا زۆریش استفادەم لێ کردیە لە قسەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە باسی تەندروستیان کرد ئەوش دەستکەوتێکی گەورەیە الحەمدولله. ئەی خات و ئاشناییان مامۆستایانی چالاکردنەوە چۆن هەڵ ئەسەنگێنی چۆن لە خزمەتی بەشدار بوانان ئایا هەر ئەوەی لە زوومەکانە لە خزمەتیانان یان کاتی تریش لەگەڵ یانان مەسەلەن کەناڵێکمان دانابێت خزمەتی ئێوە بکەین بەبێ بەرامبەر ئەمە چۆن ناتوانانی بۆ ما باستی؟ بێگومان مامۆستا وەڵڵاهی یعنی ئەمن هەتا مای مەقەرداری ئەو مامۆستای بەڕێزانەمە لەبەرەوەی مامۆستای بەڕێز کە سەرەتا ئەم بەشداریم لەو کۆرسەی کرد نە هیچ خزمەکەم بەشداری کردبوو هیچ یعنی هیچ زانیاریەکەم هەبوو لەسەر کۆرسەکە نە هەر نەمەتوانین بەرنامەی زوومیش ئەسڵان بەکاربین نەمەزانین بەرنامەی زوومیش چییە یەکەم ڕۆژ هاتم بەجددی مامۆستا ئاوات مامۆستا عەتا قەناعەتی منیان گۆڕی دەربارەی ئەو یعنی ئەو خولە و هیچ شتێکیش مامۆستا بەر لەوەی کە بەشداری لە کۆرسەکەی بکەم هیچ شتێکە تاوەکو سەر دەگەریدا نەبوویمە یعنی بەشداریم لە هەر شتێک کردبیتن تاوەکو سەر لەگەری نەبوویمە بەڵام دەگەر خۆڵی کۆرسی یادکە هەموو ڕۆژێکە تا ئێستش کە تەواویش بوویمە کە لە گروپی دێن بوومەم تەواویش بوو هەموو ڕۆژێک هەر چاوەڕێی ئەوە یەکەم کە شتێک لە گروپە بەرامبەر زۆر ئیستیفادەم لێیان کردیان شتێکە لە گروپەکەی دێتن هەر متابعەیەکەم و حەزم لێ ڕیکۆردی بشێنم و بەردەوام خەریکی ڕاهێنان کردنم و مامۆستایانی بەڕێژ بەردەوام ڕاهێنانمان پێکەن یعنی ڕانەوەستاین لەوەی کە هەندێک پاریان لەمە وەرگرت و 2 مانگ قسەیان لەمەکردنا وەڵڵا زۆر بەجددی یەکەم شت قەناعەتی منیان گۆڕی دەربارەی کۆرسەکە و ئەوش لە هەمووی گرنگترە بێگومان و شتێکی دیکەشیان کرد کە ینی هەمیشە لەگەڵ بەشداربوانیاندا بوو ینی هەتا ئەو ڕستپێنێ من زوو نامم لە مامۆستایەکی بەڕێزم نارد هەر یەکسەر جوابی دامەوە ینی ئەوەش گەورەیە بێگومان هەندێک مامۆستای دیکە هەیە ئەسڵەن جوابیش ناداتەوە بەس الحەمدولله ئەوان زۆر بەڕێزەوە زۆر بەاحترامەوە تاوەکو ئێستا دڵم لێ کەچیان نێشکەیە الحەمدولله. هەمووی فەزلی خوای گەورە یەخوا سەرکەوت و سەرفراز بن خات و ئاشناگیان و تا پەیوەندی خۆت بنێریت بۆ ئەوانەی کە گوێبیستمانن چیان پێ ئەڵێی لە دڵەوە چیان پێ ئەڵێیت؟ واللهی لە دڵە پێیانەرێم ئەمنێنگۆم زۆر خۆش دەوێ لێ دەمەوێت بەشداری لە ئاوات ئەکادیمی بکەن و هەرچیزیش درەنگ نییە برێ ئەم تەمەنم گەورە بووە ئەمن نەخۆش بوومیانە من هێشتا گچکەم هیچ کاتێک هیچ بیان وەک لە خۆت مەبینە لە بەهێزکردنی مێشتی خۆت هەتا زۆر بەشداری لە ئەو کۆرسە گەورەی بکە لەو کۆرسەدا زۆر شت فێرێ یعنی بەس بەهێزکردنی مێشکت نییە لایەنی دەرونیتە لایەنی تەندروستیتە و لایەنی ڕۆحیتە بێگومان کاوە لە هەر هەمووی گرنگترە مامۆستای بەڕێز و گەورەترین شتیش کە هەیە ئەو کۆمەڵە خەڵکە ئەو خێزانە جوانی کە پێکەوە خڕ بووینەوە دەمانەوێ ینی وەک خوشک و برایەک بێگومان ئەمە ینی هەتا ئێستا دەموتای یەکێک لە بەشداربوانمان نەدیتێ بەس هەر خۆشمانەوێن هەر ڕێزیان هەیە لەسەر هەر وەکو خوشکێک مامەڵە لەگەڵ یەک دیەکەین و شتێکی دیکەش ئەگەر هەوی ینی پارەکە باڕێگر نەبی لەبەر ئەوەی ئەمە لێرە هەتا وەکو ئەمن زۆر جار ئەو قسەی ئەەکەم ئەرێم پارەکەی زۆرە من زۆرم مناقەشی لەگەڵ برادەرەکان مەگەڵ ئەرێم ناوەڵڵا ئەو پارەی ئەسڵەن زۆر کەمیشە لەسەر ئەو هەموو خزمەتێک ئەوانەیکەن ئەمە لێرە زەر و هەر وەرەگرین وە کاتیشمان لێ ناکوش بەڵکو کاتەکانمان لۆ ئەگەڕینیتەوە کاتەکانمان زۆر لۆ ئەگەڕینیتەوە ینی ئەمن ساعتی خوێندنی ئەو ساڵم زۆر کەمتر وەرە چاوبار هەمان ئاستی شەو ئاستیشم بەرزتر بوونەکەمان ئاستا الحەمدولله
و دووبارە پیانەڕێمەوە زۆر خۆشم دێن پێوارەیەم کە بەشداری لە ئاوات ئەکادمی بکەن دەستەکانت خۆش مامۆستای خی گەورە سەربەرز و سەرفرازت کات کەواتە ئەتوانین بڵین کە ئەگەر تۆ تاڵ زیرەک و عبقەریشیت لە ئاوت ئەکادیمی کە یەیت ڕاهێنانەکانەکەی کاتی سعیکردن و هەوڵدانت کەم ئەکاتەوە بە هەمان ئاستی جارانت ئەگەر هات و کەسێکی پێشتر مێشکت لاواز بووە کاتە هەم لێرە مێشکت بەهێزەبێ هەم کاتی هەوڵدانی شکەمەکاتەوە بارەکەڵڵا فیکم